والله خەرکەکی ئەوەندە باشە عسابی ناکەێت لەبەرەوەی هەمووی عاشرەت گەریە خۆ بەخۆیە کەسی بێگانن بۆ بزانم لە ناونیا ئەوە ئێک دوایە شەڕ و شۆخ و کێشە و ئەوەی لە ناو نییە مشاکلی نییە ینی کۆمەلایەتی ناوێتن لە بە هەندینی هەندە باشن الحەمدولیلا لە خوای بەزیان سیلەی ڕحمیش واللهی عالەم بۆکی زاران کەس نمایە کوڕ و باب لە گەرێک نمایەوەکی زاران وەیە ئەرێ بەخوای گۆڕایە بەڵام هەیە زۆر فەرقەکە والله هەیە ئێستا لە هەولێر جیران هەیە جیرانی نانا ئافرم لێرە بۆیە وەنیە یەکێک بمری عالم هەمووی ئێستا تازی هەموو ئێستا سەرخۆشی ئەگە هەنەبی بە تەلەفۆن سەرخۆشی لێ ئەکاتن گفتوگۆیشتی خۆشە بە برایەتە بە خزمایەتە سیلە ڕەحم زۆر باشە لە هەمووی گرنگتر خەڵک لە ڕووی دینداریە و لێرە چۆن دیندار لۆ دینیشە باشن بەخوای لۆ دینیش وەکی جاران نماینە بەرامە ئەباشیشین الحەمدوللا ئەمە ڕێگریە زاهێرەکن پێ ناگیرێت داخۆ ئەستە کوڕەکی ئەخواتە یان ناخواتەوەیە نەخۆ پێن خۆش نییە هەرچی بابی پێی خۆش نیە کوڕ چشتی مخالی بکە وایە برە بەڵام بەگشتی مزگەوتەکان قەڵە باڵغن الحەمدوللا قەرەژی جەماعەت باش بەرێ لۆ نوێژە جەماعاتە نێورانی عەزیەکەی لەخنەوە بە میوانی میژبە ببینە لە قەرە بارەکێ مزگەفتەوە بەناکەی هێوارێ هەروە سبەینە هەروە بەس ئەمن محل ئەسڵ ئێ ناگەمێن ئان لاخمەی دێشت لاخم دێشن ئینشاءالله نیەت شەرتە ئینشاءالله تۆ نیەتە چوونە مزگەوت بێ ئەوە شەر پاداشتە وەڵی کە بانجە داتن سبەینە ئەمنێ دانیشتیمە ئەوەندی پێم بکرێت خۆ پڕەپڕاکی ئەەکەم وەڵی جەرگم لە کەسش نەدا ناکەم ێزارە بەردەوام ئەچوو باباسی خۆش بکەین ئێرە لەگە دوژنی کووە پیرەمێردەکان باسییان دیمەکە من دوێ هەنا بەتەما یەکە دیشم یعنی دوو تێوە بەتەما یەکەش بەتەما یەکە دیشم دەری پێم دێشی کورە بەرە ئەو تەرەسە زاعیرم ئێهانا لەبەرەوە ئەوە ڕێگری لە بابەت ناوەڵە بالۆ خۆبیێنی باپیرمە باپیردا ڕێگرنی لێ ناوەڵە بینە باو تازە بەسە داپیرمەینایە بەسە داپیرنگ و هینای هەرێوەڵە بەتەمای بەعام پیاوەکانیان بەخیرەتن لە هەندێیاننا بەرێ کوڕێکە هەندێ بەرە عالم هەمووی بوویتە ئۆمەر بەحام بەعام کەم بووە بەعام کەم بە بوویتە ئۆمەر پیاوە دوێبی لەو منتیقی چکە وەڵی لێرە جاری عایلێمە بە تایبەتی ئەگەر کوونەخۆ هەمما دوێ هەنە تقریبی مچینە 100 قسوور ماربین ئەمە ئەسڵەن بناوینە کەتینە ئێرە لە مێژە تقریبی و 30 قسوور سارە کەتینە ئێرانە لەگە عەدالەتێ لەگە عەدالەتێ خوا ئەزانین